بەشی 12هەمی کتێبی کۆمەڵە لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشووری کوردستان. چاوپێکەوتن و توێژی بەڕێز دکتور ژیلوان عەبدوڵڵا هەڵەدنی لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە. بەڕێز دکتور ژیلوان دەپرسێت: مامۆستا، قۆناغێکی تری ژیانی سیاسی ئێوە لە دوای ساڵی 1991ەوە دەست پێ دەکات. ئایا کۆماری ئیسلامی لە دوای نەوەدەکانەوە وەکو حیزبی دموکرات هێرشی کردنە سەر، وەکو ئەوەی لە ساڵی 1996 هێرشی کردە سەر ئەوان؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە، دەڵێت: بەڵێ، لە واقعدا هێرشی کرد. بۆ نمونە هێرشەکانی بەو شێوەیە بوو کە تیمی بچووکی دەنارد بۆ ئەو ئوردوگای ئێمە لێرە یان لە شوێنەکانی تر بە خۆمپارە و RPG تەقەی لێ دەکردین، یان لە سنووری مەریوانەوە تۆپخانەیەکیان دامەزراند بوو کە ئەو ئوردوگای ئێمەی تۆپباران دەکرد. وێنەکانیمان هەیە. جگە لەوانە بەکاری تێرۆریستی تیمی دەنارد و ژمارەیەکی زۆر لە کادرەکانی ئێمە یان هی حیزبی دموکراتیان تێرۆر کرد. بەڕێز دکتور ژیلوان دەپرسێت: مامۆستا، ساڵی 1995 کۆنگرەی هەشت دەبەستن و کێشە دروست دەبێت لەگەڵ کاک عەبدوڵڵا موحتەدی. ئایا و کێشانە چی بوون؟ دروست بوون؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە، دەڵێت: کۆنگرەی هەشت خۆی هیچ کێشەیەکی جددی تێدا نەبوو. دوای کۆنگرەی هەشت ئەو قسانەی کە لە کۆنگرەی هەشتدا کرابوون ئەوانە بەرجەستە کرانەوە و دووبارە هاتنەوە ڕوو. کرانە بنەما بۆ پاساوی جیابوونەوە. لەبەر ئەوە بەحسەکانی کۆنگرەی هەشت بەڵگەنامەکانی هەیە کە دەیان خوێنینەوە ئەم هەموو تێوریە هەڵناگرێت کە سواری کراوە. بۆ نمونە من لەو کۆنگرێدا وتومە: ئەگەر حیزبی دموکرات هێزی خۆی لە دۆزی نەتەوایەتی وەردەگرێت، سەرچاوەی هێز و توانای ئێمە وەکو هێزێکی کۆمونیست خەباتی چینایەتی و بزوتنەوەی کرێکاریە. وتومە ئەگەر ئێمە وەکو چەپ و کۆمونیست بناغی چالاکی خۆمان لەسەر خەباتی چینایەتیدا بمەزرێنین، ئێمە هێز لەوە وەردەگرین. پێویستە پێگەمان لەم بوارەدا جێگیر بێت تا بتوانین استراتیژی خۆمان لە خەباتی خۆمان بۆ ڕزگاری نەتەوەی کورد لە ستەمی نەتەوایەتیش بەرەو پێش بڕین. حیزبی دموکرات هەموو بوونی خۆی بە دۆزی نەتەوایەتیەوە گرێداوە. ئەو هێز لەوە وەردەگرێت. ئەوان کادریان بۆ ئەو کارە لە ئێمە زۆرترە. ئەوان سونەت و سابقەیان زۆرترە. پشتیوانی فڵانیان لەگەڵدایە. ئێمە دەبێت ڕەوتێکی جیاواز بین. تەنیا بە خەباتی نەتەوایەتی ئێمە ناتوانین ببین بە هێزی یەکەم لە کوردستان. ئەمە وتەیەکی زارەکی ناوشیکردنەوەی راپۆرتێک بوو کاک عەبدوڵڵا ئەو تێوەری جیابوونەوەیە یان لە واقعدا پاساوی جیابوونەوەکەی خۆی لەسەر ئەوە داڕشت. دکتور ژیلوان دەپرسێت: دەوترێت کاک عەبدوڵڵا پارەی وەرگرتووە لە ئیدارەی ئەو کاتەی سلێمانی بەبێ ئاگاداری کومیتەی ناوەندیتان، دواتر دەبێتە کێشە. ئەوە چی بوو؟ وردەکاریەکانی چی بوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە، دەڵێت: ئەوە بابەتێکی ترە. مەسەلەکە بریتیە لەوە کە کاک عەبدوڵڵا و هاوبیرەکانی ساغ دەبنەوە لەسەر ئەوەی کۆنگرەی نوێی کۆمەڵە بگرن. من ئەو کات لە دەرەوەی وڵات بووم، بەڵام ئەو کاتە بەهۆی ئەوەی ژمارەیەکی زۆر لە کادرا دێرینەکانی ئێمە چوو بوون بۆ دەرەوە، لە ناوەوەش بارودۆخەکە وانە بوو کادرە نەهێنیەکانی ناوەوە بهێنیت بۆ ئێرە. ئەو هاوڕێیانش کە چوو بوون هێندێکی لە دەرەوە یان کرێکار بوون یان پەنابەر بوون و هێشتا جێگەیەکی سەقامگیریان نەبوو، نەیان دەتوانی بە پارەی خۆیان بێنەوە بۆ کوردستان. کاک عەبدوڵڵا بیر لەوە دەکاتەوە کە گەر کۆنگرەیەکی ئاوا بگیرێ، لەوانەیە ئەو بۆ چوونانەی ئەو هەیەتی یان ئەو بەرەیەی کە ئەو هەیەتی تێیدا سەر نەکەوێت و وا باشە کە ئەم ئیمکاناتێکی مادی هەبێت تاکو ئەو برادرانی کە لە دەرەوەن و پشتیوانی لە بەرەکەی ئەو دەکەن و پارەیان نییە بتوانن بێنەوە و بەشداری خۆیان لە کۆنگرە بکەن و هاوسەنگی کۆنگرەکە بگۆڕن. ئەوەی کە من دەڵێم پێشبینی منە، چونکە هەرگیز ناڵم کاک عەبدوڵڵا پارەی بۆ مەبەستی کەسی وەرگرتووە بە ئامانجێکی سیاسی کە هەیبوو. پێیوا بوو پارەیەکی بەدەستەوە بێت و بلیتی فڕۆکیان بۆ بکرێت و خەرجی ڕێگەیان بدات و هەموو ئەوانە دەتوانێت ژمارەیەکی زۆرتر لە کادرەکان بێنێتەوە ئێرە لەو کۆنگرەیە و هاوسەنگیەکە بگۆڕێ بە قازانجی خۆی. بێگومان ئەو کاتەش تەنیا جێگەیەک کە هەبوو مامجەلال بوو. ئەویش بە مامجەلال ناڵێت پلانێکی ئاوام هەیە و وەکو کۆمەڵە داوای پارەی لێ دەکات و لە ڕێگەی نێونەرەکەمان لە شاری سلێمانی وەری دەگرێت. بەڕێز دکتور ژیلوان دەپرسێت: نێونەری ئێوە کێ بوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە، دەڵێت: فاڕۆق بابامیری بوو. لەگەڵ کاک عەبدوڵڵا هاو هەڵوێست بوون لەو قەزیەدا. کاک عەبدوڵڵا لەگەڵ مامجەلال قسە دەکات. مامجەلال دەڵێت: دۆخی داراییمان ئێستا باش نییە.
بەڵام مادام پێویستانە ئێمە ماڵمان لەگەڵ ئێوە بەش نەکراوە ئەوەندە بڕەپارە ماگانە لە ئێمە وەربگرن ئیمکاناتان باشتر بوو یارمەتی زیاترتان دەدەین. بەڕێز دکتور ژیلوان دەپرسێت پارەکە چەند بوو؟ ئەوەندە زۆر بوو کە کێشەی لەسەر ساز بوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت بۆ ئەو کاتە زۆر بوو، بۆ ئێستانە بۆ نمونە بڵین سەرجەم لە ئاستی چەند دەفتەرێکدا بوو. کێشە تەنها لەسەر ئەوە ساز نەبوو، گۆڕانکاریەکان لە بۆچوون و فکری کاک عەبدوڵڵا هاوکات بوو لەگەڵ گۆڕانکاریەکی سیاسیش لە ئێران. ئەو دەورەیە خاتەمی دێتە سەرکار و بابەتی چاکسازی سیاسی لە ئێران دێتە گۆڕێ، مام جەلال پێی وابوو هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران دەبێت خۆیان لەگەڵ ئەو ڕەوتە ڕێک بخەن. ئەو پێی وابوو داهاتووی سیاسی ئێران ئەو ڕەوتە دیاری دەکات و ئەوانە ئێران دەبنەوە سەردۆخی جارانی خۆی. وردە وردە دەیکەنە وڵاتێکی مدرن و کەم کەم پاشەکشە بە حکوومەتی ئیسلامی دەکرێت و ئەمە سەرەتاکانیەتی. خەڵکی کورد نابێ لەو ڕەوتە دوابکەوێ و دەبێت خۆی لەگەڵدا ڕێک بخات. بەڵام بینیمان ئەو ڕەوتە لە ئێران زۆر زوو پەکی کەوت و پاشەکشەی پێکرا. ئیتر کەس نەیەتوانی ئومێدی پێ هەبێت. کاک عەبدوڵڵا وردە وردە خۆی لێ دوورخستەوە. بەڕێز دکتور ژیلوان دەپرسێت کاک عەبدوڵڵا باسی وەرگرتنی پارەی نەکردبوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت تەنها لای چەند کەسێک کە لە خۆی نزیک بوون باسی کردبوو کاتێک بە هەڵکەوت ئاشکرا بوو. کاک عەبدوڵڵا پێی لە هەڵەکەی خۆی ناو ڕەخنەی لە خۆی گرت، دوای ئەوەش ئێستەفایدا لە کومیتەی ناوەندی. هەرچەندە ئێستەفاکەمان لێ قبوڵ نەکرد لە سەرەتاوە، بەڵام ئەویش پرۆسەیەک بوو. کێشەکە لەسەر ئەوە بوو کە ئەوە هەڵەیە، جا ئایا هەڵەیەکی ڕێکخراوەیە یان هەڵەیەکی سیاسیە؟ کە ئەم خۆی و هەندێک لەو هاوڕێیانی کە لەگەڵی بوون دەیانگوت هەڵەیەکی ڕێکخراوەیە، ئێمە دەمانگوت نەخێر، ئەوە هەڵەیەکی سیاسیە، هۆکاری هەبووە و نەخشەیەکی هەبووە لەو پێناوەدا. بەڕێز دکتور ژیلوان دەپرسێت لە ساڵی 2000 کێشەکانی ناو کۆمەڵا دەتەقنەوە و لێکترازان دروست دەبێت. ئەو کێشانە چی بوون وای کرد کە جیابوونەوە ڕوو بدات؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت کاتێک بەحسەکان گەیشتە ئێرە و نووسراوەکان دەرچوون، یعنی هەر کەسێک هەڵوێست و ڕوانگە و بۆچوونی خۆی دەنووسی، جیاوازیەکان تا ڕادەیەکی زۆر دەرکەوتن. ئێمە هەوڵمان دەدا جیابوونەوە ڕوو نەدات، چونکە لامان وابوو کە باسەکان و جیاوازیەکان بە ڕادەی پێویست ڕوون نین. جەماوەری خەڵک لە دەرەوەی خۆمان لێی ئاگادار نین، بەڵام کاک عەبدوڵڵا و هاوڕێیانی بۆ مانەوە و جیابوونەوە مەرجیان هەبوو. بەڕێز دکتور ژیلوان دەپرسێت مەرجەکانیان چی بوون؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت سەرجەم 20 لە سەدی ئەندامانی ڕێخستنەکەی ئێمە لەگەڵ ئەوان بوون، بەڵام ئەوان دەیانکوت ئێمە بین بەبێ کۆنگرە سەرکردایەتی دابەش بکەین 50 بە 50، نیوەی ئێمە و نیوەی ئەوان. ئێمەش دەمانکوت بچینە ناو کۆنگرە و لەوێ هەڵبژاردن بکەین، بەڵام دەیانکوت ئێمە لە هەڵبژاردن دەکەوینە کەمایەتیوە و دوایش ئاشکرا نییە چیمان بەسەردێنن. وردە وردە ژێر پێمان خاڵی دەکەن و ئۆرگانەکانمان لێ دەسێننەوە، چ دەکەن و چ ناکەن. ئێمەش دەمانکوت ئەو کارانە لە سونەتی ئێمەدانیە و نایکەین، بەڵام ئێمە ناتوانین بەسەر سەری کۆنگرە و دەنگی ئەندامانماندا ڕێبەرایەتی دابەش بکەین و مافیۆمان نییە. فۆرمولەهای جۆرا و جۆر هەبوو بۆ ئەو بابەتە. مام جەلال خۆی زۆر لە نێوانماندا هاتوچوو. گەڵاڵەیەکی هێنا، گەڵاڵەکەی لە واقعدا لۆگۆیەکی وەکو یەکێتی نیشتمانی لەبەرچاو بوو. ئەو دەیگوت ئێوە ئەو واقعیە قبول بکەن کە دوو باڵن، اینجا لە بەرەیەک یان نیمچە بەرەیەکدا پێکەوە کار بکەن. خۆشی نووسیویەتی و واژۆی کردووە، بۆی ناردین و ئەو گەڵاڵەیە لەلایەن ئێمەوە ڕەت کرایەوە. دکتور ژیلوان دەپرسێت بۆچی ڕەتان کردەوە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت ئێمە پێمان وابوو کە ئەو گەڵاڵەیە لە کۆتاییدا پێشی جیابوونەوەی پێناگیرێ، ئەوان زووتر لەوەی کە چاوەڕوانیش دەکرێ جیا دەبنەوە. ئەو گەڵاڵەیە جیابوونەوەیەکی مسەوەگر دەخاتە بەردەستیان، بە تایبەت کۆمەڵا باسکی چەکداری هەبوو. زۆر نیگەرانی پەرەسەندنی ناکۆکیەکان لە ناو ئەو هێزەدا بووین. وتمان لەسەر بنەمای ئەوە کە تا ئێستا هاتووە بە پێی پەیڕە و دانیشین و کۆنگرە بگرین. کۆنگرە ئەگەر شتێکی نادیموکراتیکی تێدا بوو قبولتان نەبێت و ئەو کاتە کۆنگرە ڕەت بکەنەوە. بەڕێز دکتور ژیلوان دەپرسێت بەس لە کۆنگرە کاک عەبدوڵڵا دەڵێت پلانیان لێگیراوە بۆ ئەوەی دەرنەچێت، ئەو پلانە چی بوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت نا، بە هیچ جۆرێک هیچ پلانێک نەبوو، هەرچی هەبوو لە ڕووبوو. ئەو بابەتەی کە ئەو کردبووی جیاوازی ڕێخستنی کردبوو، ئەوە کاریگەری دانابوو لەسەر هاوڕێکان. ئەو نیگەران بوو کە بێتە ناو کۆنگرە دەنگ نەهێنێتەوە. ئێمە دڵنیا بووین لەوەی کۆنگرە
بە هەستکردن بە بەرپرسیارەتی وادەنگ نادات کە ڕێگە بۆ جیاببوونەوەش خۆش بکات، بەڵام ئەوان کۆنگرەیەکیان بەرگە نەدەگرت کە تێیدا کەمایەتی بن. ئەوە ڕۆحێکی نادیموکراتیکی بوو کە بەسەریاندا ساڵ بوو. بەڕێز دکتۆر ژیروان دەپرسێت هەر نەهاتە کۆنگرە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە و دەڵێت نەهاتە کۆنگرەوە. بەڕێز دکتۆر ژیروان دەپرسێت ئەی ئەوان بیانویان ئەوە بوو کە دەڵێن کۆمەڵەمان ساغ کردوێتەوە، ئەو ساغکردنەوەیە لە ڕووی فکریەوە چۆن بوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت لە ڕووی فکریەوە هیچ بنەمایەکی نەبوو، لەبەر ئەوەی ئێستا دەیڵێن بەراوردی بکەن لەگەڵ ئەوەی ئەو ڕۆژەی کە جیابوونەوە. ئەو بەرنامەکارەی کە نووسیویانە ڕۆژی یەکەم بەوە دەست پێ دەکات. حیزبی ئێمە حیزبێکی سۆسیالیستی کرێکاریە. ئەگەر مێژوو نووسێک بێت ئەوانە بخوێنێتەوە، ئەو دوکمنتانەی ئەوان بخوێنێتەوە، سەری سوور دەمێنێت کە بۆچی دەبێت ئەوان بەوەها بۆچوونێک جیابوو بێتنەوە. جگە ئەوەی کە ئەمان دەیانزانی ژمارەیەک بوون کە دەیانزانی ئەگەر ئەو نیەتەی کە ئێستا هەیەە هەر ئەو ڕۆژە بەو شێوازە دەری بخەن، ئەو 20% کە هەیەە لەگەڵیان نامێنێت. بۆچی؟ چونکە هەموو ئەو کادرانی لەگەڵ ئەوان چون لە سنەتێکی چەپ و ڕادیکالدا پەروەردە بوون. پێشبینی تریان هەبوو لە چالاکی و کار و تێکۆشاندا. لەبەرەوە کاک عەبدوڵڵا سەرپۆشێکی لە واقعدا ڕادیکاڵ و چەپی بەسەر بۆچوونەکەی خۆی داهێنا بوو.